ئەلبەتە کە دەستخۆشی دەکەین و دڵسۆزین بۆ هەموو لایەک معناوانەیە کە ڕەخنەمان نییە. بۆیە من پێشنیارێکم کرد بۆ بەرپرسانی دەوڵەمەندی ئەم وڵاتە کە بەرپرسی وامان هەیە بەلای کەمەوە ملیارێک دۆلار زیاتر کەمتر زۆر بەرپرسمان هەن کە ئەندازەی وایان زۆرە چەند ملیارد دۆلار وەکو باز دەکرێت. من پێشنیارێکم بۆ کردبوون کە وا باشە ئەندازەیەک لەو پارەی خۆیان تەرخان بکەن ئەوانی چاو لە دەوڵەمەندەکان بکەن تەرخانی بکەن بۆ بەتایبەت بۆ خەڵکی کاسبکار و ئەوانە کە دەڵێن کاکە دەبێت لە ماڵی برنیێنە دەرێ لە ماڵش کە کابرا نچێتە دەرێ کاسبینەکە هیچی دەست ناکەوێت. نازانم ئەگەر تا ئێستا بەدەمەوە بەدەمەوە هاتوون پێشنیارەکەی بەندیان وەرگرتووە نەگرتووە بە حەقەت هەر لەوە و هەر لە زۆر شتی دیکە کە بۆ وێنە ئێمە ئێستا خوانەخواستە لێمان قەومێ ئێستا بەخۆ دەزانن کە بەداخەوە ئەم وڵاتە بە شێوەیەک ئیدارە دراوە ملیارلێران دروست بکەن نەک ژێرخانی ئابووری کوا پێداویستەکانی تەندروستی کوا پێداویستەکانی دیکە کوا پێداویستەکانی دیکە هەر دوعا بکەین لێمان نەقەومێ. ئەو جا بۆمان دەردەکەوێت کەمە دەڵێن وڵات ئاوا ئیدارە نادرێ وڵات وا ئیدار نادرێت دیزاینەکەی وابێ چەند کەسێ بکاتە ملیارلێر کەمینەیەک بێتە ملیارلێرە سەر حسابی ڕەشوڕوتکردنی خەڵکو لەسەر حسابی نەبوونی ژێرخانی ئابووری لەسەر حسابی نەبوونی پێداویستەکانی دەوڵەت و قەوارەیە کە دەیەوێت لەسەر پێی خۆی بۆستێ و بەڕێوە بچێ. ئێمە وەکو پرانسیپێک لە پەیوەندی لەگەڵ لایەنە سیاسیەکاندا لەگەڵ حیزبەکاندا دەمانەوێت هاوسەنجی ڕابگرین و ڕاگررتنی هاوسەنجی لە پەیوەندیەکانماندا ئەمە پرانسیپێکە و مەبدەئێکە لە کەس قوبوڵ ناکەین ئەو پرانسیپە نادیدە بگرێ هەر کەسێک بێ چ لە ئەندامانی قیادە چ لە پەرلەمانتاران چ لە کادیر و ئەندامان لە کەس قوبوڵ ناکەین بەهۆی ئەوە کە دەمانەوێت مەزدێکی شخصی بۆ خۆمان دروستکەین بەهۆی هەڵوێستێکەوە دەبێ وریابین کە حیزب تووشی زەرەر نەبێت. ئەم خەڵکە کە تۆ نوێنەرایەتیان دەکەی تۆ قازانج لە حیزبەکەت بکەی بەڵام حیزبەکە زەرەر لە تۆ بکەن ئەوە چه سەودایەکە ئەوە چه ئینسافێکە و پاشان دەبێ وریابین لە قسەماندا لە هەڵوێستماندا ئاو بە ئاشی کەسدا نەکەین. بە پێویستی دەزانم کە جارێکی دیکە من دەستخۆشی بکەمەوە لە دەستگای بەخشین هەروەها لە فراکسیۆنی کۆمەڵ کە بە جوتە هاوکەریکی باشی خەڵکێکی زۆریان کرد لە هەژار و نەداران و من پێشمە تا ڕادەی خۆشیان خستە بەرمەترسی توشبوونی ئەو نەخۆشیە پاداشتیاندا تۆ خوالیان قوبوڵکە و ئینشاڵڵا هەموو لایەکیش دەبێت لە ئاگالێبوونی چینی هەژار و ڕەشوڕوت و کاسبکار وریابین و چی دیکەی لە تواناشماندا هەیە چ دەستگای بەخشین چ فراکسیۆنی کۆمەڵ چ دەستگاکانی دیکەمان پێویستە هەمیشە بەردەوام بین. و لێرە شۆ بەڕاستی مسوپاسی ڕاگەیاندنی خۆمان دەکەم هی کۆمەڵ بەگشتی بە تایبەتی کەناڵی پەیام کە هەموو لایەک دەزانین بە چ کولە مەرجێک ئەو کەناڵە بەڕێوە دەچێت کادیرەکانی ئێمە چەند هاوکاریکی کەم وەردەگرن لە چاو هاوڵەکانیان کە دە 15 هێندە ئێوان وەردەگرن هەڵبەتە هەموو کە دەزانانی و پارێ چۆن پەیدا دەکرێت بەڵام ئێمە لە پارەی حەڵال کەممان بەدەستەوە دێ و بەڕاستی جێی تەقدیر و ڕێز و پێزانینن وەکو گوتم هەموو کەناڵەکانی ڕاگەیاندنمە بە تایبەتی کۆمەڵ و پەیام و پەیامنێرەکانی کە دەگەڕێن و خوا ئەوانیش و هەموو لایەکیش بپارێزێ لەوەی کە تووشی ئەو دەرد و نەخۆشیە ببن و ئەوەش بزانین کە مەرج نییە ئەم دۆخە کە بەهۆی ئەو پەتاو نەخۆشیەوە هاتۆتە ئاراوە بۆ ئێمەی ئەهلی ئیسلام مەبەستم تەنیا لەم هەرێمی کوردستانە نییە بۆ ئێمەی ئەهلی ئیسلام لەسەر ئاستی ئومەت مەرج نییە تەنیا لایەنی خراپ و نەرێنی هەبێ. من وا تێدەگەم ئەم پەتاو نەخۆشیە ڕێگا زۆر فەڕاحکا بۆ ئەهلی ئیسلام و زۆر گرفت و کێشەیان لە کۆڵ بکاتەوە و زۆر لە بەرپرسانی خائین و منافق پەردە لەسەر ڕویان هەڵماڵدرێ و مسلمانان لە داهاتۆ دەستیان کراوەتر بێ و زۆر لەو زلهێزانەی کە فیرعوناتی بەسەر مرۆڤایەتیەوە دەکەن زۆر نزیکە کە لوتیان بشتێ و ئەو سیستەمە تەک جەمسەریە ئێستا لە دنیادا هەیە زۆر نزیکە کە ئەو سیستەمە بەو شێوەیە نەمێنێ کۆتایی پێبێ
خۆتان بۆشتی گەورە هەڵبگرن